هەموو ساڵێک لەم وەرزەدا گوندنشینان دەست دەکەن بە درێنەکردنی دانەوەڵەکانیان کە بە شێوەی هەرەوەزی هەر جارە بۆ کەسێک ئەنجامی دەدەن. ئامەش نەریتێکی کۆنی گوندنشینانە کە لە کۆنەوە تاوەکو ئێستا ماوە، ئامانجیش کاراسانیە لە کاروباری یەکتردا. خزمینە گرک و ڕووچا کۆبینۆ لێرانە هاوکاریان کردە و بە هەرەوەزی گەنمی لۆ کاک عەلی ئەدرون. لەبەرەوەی ئەوە دەستورێکی قەدیمە، دەستوری قەدیم لە قەدیم لە گرک و ڕووچا ئێرە بەرگرکە، بەرامبەر ڕووشتێ بەرگرکە. دەستوری قەدیم بە هەرەوەزی هەموو بنەمارێک ئەو هەرەوەزیان ئەکرد. هەرەوەزی وەکو چێ وەکو درونە، گزرا، کاکێشان ئەو شتانە ئەبوون. بەڵام بە تایبەتی درونە ئەبینیم مەسەرەن خزمینە ڕووسێداتنە گرچێیانەگۆ ئەمە پێ هاوکاریم بکەن، خزمینە گرچێتون ڕووسێیانەگۆ هاوکاریم بکەن، هەموو بە تێکڕایی هاوکاری ئەیدانە کرد. ئەم جۆرە کارانە ماندووبوونێکی زۆری دەوێ، بۆیە بە شێوەی کۆمەڵ دەکرێت کە لە کاتی هەرەوەزەکە خاوەنکار بن بێژان بانگێش دەکات بە مەبەستی جۆشدانی درێنەکاران. کاری هەرەوەشمان بەردەوام کردی و کاری هاوکاری و بەردەوامان کە چووکە گوند پێویستی بەوەیە هاوکاری یەکتر بکەیت، هیچ کارێک بە تەنیا ناکرێت، بە تایبەت درونە و گەنم دروین. جوتیاران ساڵانە زەویەکانیان دەکێڵن و بەرهەمەکانیان دەست دەکەوێت، بەڵام خەمی گەورەیان ساختکردنەوەی بەروومەکانیانە. ئەمەش خەمی گەورەی جوتیارانە کە هەموو ساڵێک یەخەیان دەگرێت. فەرهاد محەممەد، گەلی کوردستان، دۆڵی ڕووست، ناوچەی باڵەکایەتی.